بە دوواداچوونی تەواوم کردووە ماوەیەکی زۆر لەسەر زیندانیان ئەوانەی کە بەگشتی ئەوانەی بەناحەق گیراون یان ئەوانەی کە مەسلەیەکی قانونی ئەوشیان لەسەر نییە لەگەڵ ئەوەدا ماوەیەکی زۆرە لە زیندان ماوەیان بەسەر دەبن بێ ئەوەی دادگایی بکرێن بە تایبەت زیندانیانی ژن کە ئێمە توین سەردانیمان کردن هاو پیشەم بە دەریخان لە سلێمانی سەردانی کردووە من لە هەولێر وە لەگەڵیشم بۆ لە هەولێریش ڕەوشی زیندانیانی ژنان باش نییە ئەوەی کە سزا دراوە ئەوەی کە تەوقیفیشە بەڵام ئێمە قسەکەمان زیاتر لەسەر ئەوانەیە کە تەوقیفن تا ئێستا ماوەی مەحکەمەیان یان بۆ دانەندراوە یان ئەوە تا بۆیان دانراوە بەڵام ماوەیەکی زۆر دوور و درێژ یاخود ماوە تەوقیفیەکەیان زۆر 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 دوور و درێژ بووە کە بەپێی یاسا ماوەی تەوقیف نابێ لە 15 ڕۆژ زیاتر بێ لە خراپترین حاڵەت ئەگەر بەڵگەی پێویست دەست نەکەوت نابێ لە 6 مانگ زیاتر بێت بەڵام ئێمە زیندانی ژنمان هەیە ئافرەتمان هەیە ساڵە کوستێمان 4 مانگە لە چاکسازی ماوەی لە چاکسازی ڕاگیراوە بەبێ ئەوەی حکم درابێ یان مەحکەمە کرابێ یاخود حاکمی دیت بێ کەمە پێچوانەی سەرجەم مادە یاساییەکان و قانونە سزاییەکانە و چونکە دەبێ کە هەر کەسێک بە هەر تومەتێک دەستگیر کرا لەو ڕۆژێک کە دەستگیر کرا ماوەی تەوقیفی بۆ ماوەی 15 ڕۆژ دەبێ ئیحالەی مەحکەمە بکرێ لە ماوەی تەوقیفی دەبێ حاکمی تەحقیق بیبینێ بەڵام بەداخەوە ئیجراءەتانە هیچی نەکراوە ئەمە سزا دراومان هەیە کە لەسەر بیرۆڕای ئازاد ئافرەتە و سزا دراوە سزا دراومان هەبووە لە سلێمانی لەسەر یەک لایک یەک کۆمنت چەند ساڵ سزا دراوە تووشی چەندەها نەخۆشی بووە سزا دراومان هەبووە کە چەند مانگێک کە ینی زەواجی کردووە و تازە بووک بووە بەڵام بەداخەوە بەهۆی نزانی لەسەر یەک لایک یەک کۆمنت 5 ساڵ 6 ساڵ سزا دراوە ڕەوشیان هەتا بڵێ خراپە سزا دراو هەیە ئێستاش لە شۆکدایە پێی سەیرە و تەقبولی ئەوە ناکا کە لەسەر بیرۆڕایەکی ئازاد بەو جۆرە سزا بدرێ یاخود بەو جۆرە دەستگیری بکرێ و تا ئێستا محاکەمە نەکرابێ هەموو تۆمەتبارێک لە زیندان بۆی هەیە هەر کاتێک ویستی پارێزەری ببینێ بەشێک لە کەسوکارەکان پەیوەندی دەکەن بەڵام بەشی زۆری پەیوەندی ناکەن هەتاوەکو ئێمە دەچین لە زیندانەکان ئەو خەڵکە دەبینینەوە نەمزانین کە کەیسی لەو جۆرە هەیە ینی بەداخەوە من پێم وایە هەر کەسێک کە کەسوکارەکەی بە زوڵم بەناحەقی دەستگیر کرا پێویستە ینی قسە بکە بێتە دەنگ چونکە بە زوڵم و بەناحەق قبولکردن ئەویش بەشدارە لەو زوڵم و ناحەقیە بۆیە بە تایبەت ئافرەت ینی مافی پارێزراوە لەکوێی مافی ئافرەتە کە لەسەر یەک لایک یەک بیرۆڕای ئازاد یەک کۆمنت چەند ساڵ سزا بدرێ یاخود ڕابگیرێ بێ ئەوەی محکەمە بکرێ ئەنجا ئەو دیاردانەی کە ئێمە دەیبینین لە سجنەکان لە زیندانەکان زۆرینەی ئەو ئافرەتانێک کە ئێستا چ ئەوەی سزا دراوەیان ئەوەی ڕاگیراوە لە زیندانەکانن زۆرینەیان شیرازی خێزانیان تێکچۆ زۆرینیان هاوسەرەکانیان لەبەر عورفی کۆمەلگا ئەوەی پێ قبول نەبووە کە ئەو ئافرەت لە سجن بێ لە زیندان بێ بۆیە زۆرینیان لێکترازانی خێزانی و ڕووی داوە یاخود دەتوانن بڵم جیابوونەتەوە لە هاوسەرەکانیان چکە هاوسەرەکانیان قبوڵیان نەکردووە بەشێکی زۆریان یەک ساڵ دەبێت منداڵەکانی نەدیتووە لەبەرەوەی کە هاوسەرەکەی لێ جیابۆتەوە یعنی لە بارودۆخێکی ئەوەندە خراپدان زیندانیانی ئافرەت هەرمە پرسە ئینجا حاڵەتێکی تر ئێمە لە سزن کە بینیمان بەڕاستی زۆر بۆی بەداخ بووین ڕێژەی ئافرەت چەندە نیوە زیاتریشی منداڵ لە سزنە منداڵ لەگەڵ دایکێتی کەس نییە لە دەرەوە بۆی بەخێو بکە بۆیە لە زیندان بە ناچاری لەگەڵ دایکی دەمێنێتەوە هەفتا منداڵ بەس لە چاکسازی منداڵان و نەوجوانانی هەولێرە کە بەڕاستی ئەو منداڵانە هەم لە ڕووی کورفەشەوە بۆتە بار بەسەر چاکسازیەوە چونکە چاکسازی دەڵێ من چاکسازیم بۆ ئافرەتان و نەوجوانان کردوتەوە نەک مناڵی بێتان لێرە ڕابگرم و هەروەها ئەو پرۆسە پەروەردەی کە هەیە من نازام ئەم منداڵانە چی لێ بکەم هەم لە ڕووی قوتابخانەوە هەم لە ڕووی پەروەردەییانەوە اینجا ئەو منداڵانە هەرچاو دەکەنەوە هەرچاو هەڵدێنن دەبینن کە گەورە دەبن لە زیندان گەورە بوونە بێ ئەوەی دەرەوە ببینن ئەمەش پێشێلکردنی مافی منداڵە
کە بەڕاستی ینی ئەمە زۆر زۆر ئازاری داین مناڵەکان لەگەڵ دایکیان لە سجنن دەبێ بەڕاستی حکوومەتەرینی کوردستان ئەگەر لە دەرەوەش کەس نەبێ بە خێویان بکە دەبێ جێگایەکی هەبێ بۆ ئەو منداڵانەی کە دایکەکانیان یان سزادراون یان ڕاگیراون بۆی ئەو منداڵانە داڵدە بدا لە لای خۆی چونکە ئەو منداڵانە نەقسی زۆریان لە ڕووی پەروەردەیی لە ڕووی عاتف و سۆز و حەنان کە بێبەشن لە سۆزی باوکو و عائیلە و خێزان هیچ خێزانێکیان نییە ینی دەتوانم بڵم چکە ئەوانە ژیان بەسەر نابن لەناو خێزاندا منداڵش بێەوە هیچ تاوانی کردبێ لە سجن لە زیندان ماوەی بەسەر دەبا ئەو ماوەی کە دایکی بەسەر دەبا ئەوش لەگەڵ ئەو زیندانی کراوە بەڕاستی ئەمە ئەو بارودۆخانن کە لە زیندانەکان چەندی باسکەین یعنی زیاتر هەیە بەو هیوایان حکوومەتەرینی کوردستان بێتە سەرخەت و ئەم کێشە و ئاریشانیان بۆ پارێزەر بکات لە سلێمانیش بە هەمان شێوەیە لەوێش ئافرەتی زۆر دەستگیر کراوە ئەسڵەن لەوێ لەسەر بیرۆڕای ئازاد وایە ئافرەتی زیاتریش لەسەر لایک و کەم و کۆمنت حکم دراوە و حتمما لەوێش منداڵ هەیە لەگەڵ دایکی لە سزنە و ئەو ماوەی کە پێویستە دایکی بەسەری با لە سزن مناڵەکەش ئەو ماوە سزاییە بێ ئەوەی هیچی کردبێ بێەوەی تاوانی کردبێ کە ئەمە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤ منداڵەکەش دەبێت لە زیندان ماوەی سزایی دایکیشی دەبێت منداڵەکە بەسەری ببە بەداخەوە و حاڵەت هەبووە لە مانگی ڕابردوو بەر لێبوردنی تایبەت کەوتووە لە زیندان لەسەر ئەوەی کە لایکێکی بۆ پیجێک کردووە یاخود بۆ ئەکاونتێک کردووە دەستگیر کراوە بێ بزانین لەسەر چی دەستگیر کراوە 5 ساڵ بۆ 6 ساڵ حکم درراوە لەوێ تووشی نەخۆشی درێژخایان بووە نەیتوانی وێنی لە نەخۆشیەکەی ڕێگەی نەداوە کە لەوێ چارەسەر وەرگێ بۆیە بە هەوڵی بەدریەخان و ئەو فشارانەی کە کردبووی بەر لێبوردنی تایبەت کەوت ئەویش ئەو لێبوردنە تایبەتە لەگەڵ هاوپێچ لەگەڵ پزیشکی نێدرا بۆ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بڕیاری لێوەدا وەلە زیندانەکانی تریش ئێمە زیندانمان هەیە سزادراومان هەیە تووشی نەخۆشی سەرەتان بووە سزادراومان هەیە کە نەخۆشی درێژخایانی ڕەبۆی هەیە ئەوانە ناتوان لە چاکسازیەکان ماوەیان بەسەر بە ناتوان عیلاج وەربگرن بەڵام بەداخەوە تا ئێستا چەندین هەوڵمانداوە بۆ ئەوەی بەر لێبوردنی تایبەت بکەون ئەو ماوەی لە ژیان ماویانە لەناو خانەوادەیان بەسەری ببن چکە سزادراومان هەیە 20 ساڵ 17 ساڵە لە چاکسازیە بەڵام لەبەرەوەی سجنی مؤبەدە کە ئێستا نەخۆشی درێژخایانیشی هەیە بەر هیچ عفوویەک یاخود لێبوردنێک نەکەوتووە لەگەڵەوە کە نەخۆشی درێژخایانی هەیە و هەروەها لە چاکسازیەکان پێیان گوتوین کە ئێمە سزادراومان هەبووە دکتۆر کە چووە لەوێ بیبینێ مۆڵەتی 10 ڕۆژمانەوەی 10 ڕۆژ ژیانی پێداوە بەڵام بەداخەولایانی پەیوەندیدارەکان نەهاتون بەدەمیەوە لە سەرنجام گیانی لەدەستداوە هەر لە سزن گیانی لەدەستداوە بۆیە ئەمە و چەندان دۆستیەی تراژیدی تر هەیە کە بەڕاستی لایەنی پەیوەندیدار لێ بێ خەمە لێ بێ ئاگایە ئێمە دەست پێناسی مرۆڤمان هەیە ئێمە لیژنەکان لە پەرلەمان هەمانە پەرلەمانتارمان هەیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان هەیە دەبێ بدواداچوونی بەردەوام بۆ دۆخی زیندانیان بە تایبەت دۆخی زیندانیانی ئافرەت بکەن چونکە ئافرەت معاناتی زیاترە ئافرەت لەبەر ئەو عورفەی کۆمەڵگاکە هەیە لەو ڕۆژێک کە دەستگیر دەکرێت هەندێک لە خانەوادەکان هەیە تەبەڕا لەو ئافرەتە دەکەن ئافرەت هەیە تا ئێستا خانەوادەی بۆ مهاجەش و یەکتربینی نیشی ناچێت یعنی کێشەکانی ئافرەت بەرامبەر بە پیاوان کێشەکانیان لەبەر عورفی کۆمەڵگاکە هەیە زۆر زیاترە و هەروەها ئافرەت ئەو مەسئولیەتەی ئەو بەرپرسیارەتی کە منداڵی لەسەر شانە بەخێوکردنی منداڵ و پەروەردەکردنی کەم ئافرەت هەیە لە دەرەوە ئەو جەوە بڕخسێ 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ بۆ 9 ساڵ و 10 ساڵ منداڵەکانی بەخێو بکە بۆیە حکوومەت هەرێمی کوردستان دەبێت بیرێک لەوە بکاتەوە لەگەڵ ئەوەی کە دایکەکە دەیەوێت دایکەکە چاکساز بێ لە دەرەوەش خانەیەکی چاکسازی بۆ منداڵانی ئەو ئافرەتانی کە سزا دەدرێن خانەیەک بکاتەوە بۆی ئەو منداڵانەش داهاتوویەکی گەشت چاوەڕێیان بکانەک ئەو منداڵانە بەقەدەر بسپێری لە داهاتوودا لەگەڵ ئەوەی کە تۆ دەتەوێت دایکیان چاکسازکە بەڵام 5 کەسی تر بکەیە قوربانی ئەمەش بەڕاستی شیرازەی هەم خێزان و هەم کۆمەڵگە و هەم ئەو ئاشتی کۆمەڵایەتی هەیە تێک دەدات خۆی زیاتر ئەو ئافرەتانی کە تازە زیندانی دەکرێن لە زیندانی تاکە کەسی
بەشێکیان دادەندرێن ئەوان خۆیان دەبێ زیندانیەکان زیاتر قەرار بدەن بڕیار بدەن کە مامەڵەیان چۆنە چۆن نییە بەڵام دەبێ سزادراو یاخود ڕاگیراو پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ماڵەوە ئەنجام بدا ئەوەی کە پەیوەندی ڕێگەیان پێ نادرێت پەیوەندی ئەنجام بدەن یاخود ئەوە ناهێڵن پارێزەر بیبینێ ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا مامەڵەیەکی ناتەندروستە چونکە پارێزەر هەر کاتێک بیەوێ هەم سزا هەم ڕاگیراوەکە و هەروەها هەم پارێزەر هەر کاتێک بیانەوێت دەبێ یەکتری ببینن لەسەر ئەو دۆسیەیەکە هەیە و هەروەها ڕۆژی دادگایکردن و لە کاتی دادگایکردن و ئەوانە لەسەر ئەو مەسەرانە دەبێ قسە و گفتوگۆ لەگەڵ یەکتری بکەن و دەبێ پارێزەر بزانێت کە ئەو تۆمەتەی دراوەتە پاڵ ڕاگیرا و تۆمەتەکە چۆنە بێ بنەمایە یاخود شتێک هەیە بۆی بتوانێت چۆن دیفاعی لێ بکە چۆن بەرگری لێ بکە و ڕاگیراویش دەبێت کە پارێزەرەکە دەبینێ بۆ ئەوە دەیبینێ کە ئایا چۆن چۆنی بەرگری لە خۆی بکات لە بێتاوانی خۆی یاخود کە تاوان بار بێ چۆنیەتی بەرگریکردن لە خۆی لەسەر ئەوەی کە سزایەکەی لەسەر سوک بێ ئەمە مافێکە لە هەموو دنیا دراوە بە ڕاگیرا و بەڵام بەداخەوە لێرە لە هەندێک لە زیندانەکان ئەو مافیان پێ نادرێت